تیوار هەواڵێکی خۆش لەسەر ناردنی بودجەی هەرێمی کوردستان بڵاو دەکاتەوە. هۆکاری کوشتنی ئەو کەسە ئاشکرا بوو کە ڕۆژی هەینی لە بەردەم سینەماکانی شاری سلێمانی تەقەی لێکرا. لا سیوەڵی پایتەختی کۆریا و پشتیوانی لە کورد دەکرێت. لا تیوار نیوزەوە سڵاوتان لێبێت تا بەنجافم و سێ هەواڵتان پێشکەش دەکەم. وەزیرێکی کورد لە حکوومەتی عێراق بە تیوار نیوزی ڕاگەیاند کا کۆبوونەوەی ڕۆژی یەکشەممەی ئەنجومەنی وەزیرانی عێراق لەسەر پرسی دەنگدان بابەشە بووجە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەبێت. ئەو وەزیرە ئاماژەی بەوەش کردووە ئەو پرسا بەیانی یەکشەممە لە بەرژەوەندی فەرمانبەرانی هەرێم یەکلا دەبێتەوە و 800 ملیارەکە دەنێردرێت کە بڕیارە تا 6 مانگی کۆتایی ئەم ساڵ بەردەوام بێت. هەروەها گوتیشی ئەو شاندەی هەرێمی کوردستان کا ڕۆژی پێنجشەممە سەردانی بەغدادیان کرد. هێزە عێراقیەکان ڕازی کردووە و کاریگەری باشیان هەبووە. گوتیشی بۆ هەر پرسێکی هەڵپەسەردراو لە نێوان هەرێم و بەغداد ئەگەر شان لەسەر ئاستی باڵای هەرێم سەردانی عێراق بکات ئەوە هەموو پرسەکان لە بەرژەوەندی کورد یەکلا دەبنەوە. ڕۆژی هەینی کەسێکی تەمەن 42 ساڵ لە بەردەمی سینەماکانی شاری سلێمانی بە 6 فیشە کوژرا. تیوار نیوز بە پێویستی زانی بە دوواداچوون بۆ ئەم کەیسە بکات. بۆ ئەمە بەسەش کەسێکی نزیک لە بکوژەکە قسەی بۆ تیوار کردو ئاماژەی بەوە کردووە ئەو بابەتا بۆ تۆڵەکردنەوە بوو بۆ کوش پێیوا بۆ باوکی لە سەردەمی بەعستا با هەواڵ و قسەی کوژرا و ئێدام کراوە. ئەو کەسە ئاماژەی بەوەش کردووە کە هەر کەسێک لە هەر سەردەمێکدا لە دەسەڵاتی ئەمنیەوە نزیک بێت دەبێت بزانن قسەکانی بە بەرپرسیارەتیەوە بکات چونکە لە کۆتاییدا حەق و حساب هەیە. دواتر و دوێنێ دوای ڕووداوەکە ئاسۆی شێختەها بەڕێوبەری پۆلیسی سلێمانی ڕایگەاند بۆ کوژە هاوڵاتێکی ناو بازاڕی سلێمانی لەلایەن هێزەکانمانەوە دەستگیر کراوە و لا لێکۆڵینەوە سەرەتایەکانیشدا دانی بە تاوانەکەی داناوە. ژمارەیەک چالاکوانی مافی مرۆڤ لە ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی و بەرپرسانی دیکەی ناحکومی هەڵکات لەگەڵ ساڵڕۆژی ڕاپەڕینی سەرتاسەری گەلی ئێران دێژی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران خۆپشاندانیان کرد. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لە کاتی بڵاوکردنەوەی وێنەکاندا راپۆرتێکیان نووسیوە و دەڵێن ئەندامانی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی کۆریا و ڕێکخراوە ناحکومیەکانی دیکە چوونە بەردەم باڵیۆزخانەی ئێران لە سیئۆڵ بۆ داوای دادپەروەری و لێپرسینەوە بەرامبەر ئەو کارانەی کا دەسەڵاتدارانی ئێران بە پێی یاسا نێودەوڵەتیەکان لە چوارچێوەی خۆپشاندانی جەماوەری ژیانی ئازادی ژنان ئەنجامیان داوە. ئەنجامدانی ئەم چالاکیە لە کاتێکدایە ئەمڕۆ ساڵڕۆژی ژن ژیان ئازادی و شەهیدکردنی ژینا ئەمینیا لە ئێراندا. بۆ ئەمەش لە تەواوی ئەو وڵاتە و جیهاندا چالاکی جۆرا و جۆر ئەنجام دەدرێت. بە یارمەتی هاوکاران و سێ هەواڵم پێشکەشکردن شاد بن.